بینێران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێکن سڵاوی ئەمەتانێ بەم کاتتان باش. پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ. میوانداری زۆر بەڕێز خاتوو بەهار مەحموودمان کردووە کە بەڕێزیان ناسراون بە دایکی نابیستان هەروەها سەرۆکی رەخراوی ئاماژەیە. قسە و باسەکەین لەسەر ئەزمموی بەڕێزیان لە تێگەیشتن و لە تێگەیشتنیان لەگەڵ هاوکاریکردنی نابیستان. خاتوو بەهار بەخێربەی سەر و سەرچاو. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بۆ بەسەرکردنەوەمان و ئاوردانەوەیەک لە نابیستان. سپاس بۆ تۆش، سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە ئەم پرۆگراماکەیت. بزانم خاتوو بەهار سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ یەکەم کە باسی نابیستانەکەن هەمیشە پەیوەندی هەیە لە نێوان تۆ و نابیستانانی کە باسی نابیستێکەکەن یەکسەر بەهارخانێتە بەرچاومان. بزانم پەیوەندی تۆ لەگەڵ نابیستان بۆ کەی ئەگەڕێتەوە، مێژووی کارکردنی تۆ لەگەڵ ئەوانە بۆ کەی ئەگەڕێتەوە، چۆن بۆ ئاوە بە قوڵی کارەکەی لەگەڵیانە. کەسێکی نزیکی خۆت هەبووە بۆ نمونە نابیست بێتەوە وا بکا لە تۆ کە بەو شێوە یارمەتی دەریان بیت؟ طبعا لە سەرەتای کارکردنەوە بۆ نابیستان من لە فەرمانبەر بووم لە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی لە سلەیمانی. ئەو کاتە بەهۆی کاری هاوسەرەکەمەوە نەقلی هەولێر بووم. نەقلی هەولێر بووم. ئەو کاتە ئەوەی کە لە ماڵی خۆمانەوە نزیک بوو لە هەولێر پەیمانگای هیوای نابیستان بوو. لەوێ دانرام کە لەوێ دانرام یەکەم ڕۆژ کە چوومە ئەوێ هیچ تووشی شۆک بووم، چونکە لە ژیانی منەوە لە خێزانەکەمان نابیست تیان نەبوو. لەو پێشتر بەرکەوتم نەبوو لەگەڵ نابیستە. تووشی شۆکێکی زۆر بووم. ئەو ڕۆژە هیچ هەر حەپەسا بووم. هاتمە ماڵەوە هەر بە هەمان شێوە بیرم لێ کردو چۆن لەگەڵیان بتوانم پەیوەندی دروستکەم، چۆن لەگەڵیانە بتوانم گفتوگۆ بکەم. وەکو مامۆستایەک لەوێ دامەزرای و مامۆستای چوانەیەک بووی لەوێ؟ بۆ چوانێک لەو شوێنانە مامۆستایکی تایبەتمەند نییە بڵێ ئەو وانەیە بڵێتەوە. باشە. من خۆم فەرمانبەر بووم کە چوومە فەرمانبەر بووی. بەڵێ. ئیتر دوای تقریبەن بۆ بەیانی کە چووم مامۆستایەکی لەوێ زۆر لێبوو، مامۆستایەکی لێبوو دڵسۆز بوو زۆر بەرامبەر نابیستەکانەمانە. هاتووتی وەرە تۆ وەرە لەگەڵم بۆ پۆل. کە چوومە پۆل و ئەمانە وتی زۆر ئاسانە ئەتوانیت تۆ خۆت فێرکەی وردە پەیوەندیان لەگەڵا بەستی. ئەو زۆر هاندەرم بوو. مامۆستا ئاواز ئێستا لێپسراوی یاساییە لە ناو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە. ئەو زۆر یارمەتی دەرم بوو. لە دوای یەک ساڵی کە من لەوێ بووم بەردەوام بووم خول کرایەوە. خولێک کرایەوانێ بۆ ئەو فەرمانبەرانی چونکە مامۆستای تایبەت نەبوو کە مندامان. بەڵێ ساڵی چەند بوو ئەمە بەهارخانەگەر لە یادت بێ؟ من 1970 چوومە ئەوێ. ئەخیری 1970 بوو. لە ساڵی 90 خولەکە کرایەوانێ. لە ساڵی 90 خولەکە کرایە. پێشتر خولێک کرابەوانێ لە بەغا لە کوردستانە نەکرابەوە. ئیتر ئەو کاتە ئەو خولەکەیان کردەوانێ بۆچی بۆ پەروەردەکردنی مامۆستای کەم ئەندامان بە هەموو جۆرەکانیوانێ، نەک ئەوە هەر تەنیا بڵێ بۆ نابیستان بێ. وەلەو ئیتر کە خولەکە کرایە و دەستمان پێ کرد بەحساب بۆ 6 مان بوو، بەڵام شەڕی عێراق کوێتی بەسەرا هات. خولەکە درێژەی کێشە ساڵی تێپەڕان زیاتری تێپەڕان. ئەو ئیتر ئێمە بووین بە مامۆستای کەم ئەندامان. ئێمە چوونە بەشی نابیستانەوە. چەند مامۆستا بوون ئەو سەردەمە ئەو کاتەکە؟ ئەو سەردەمە تقریبەن لە سەرانسەری کوردستانە تقریبەن 20 مامۆستایەکە بووین. خولەکە لە هەولێرا کرایەوانێ وەکوتم بۆ ماوەی 6 مان بوو. ئیتر بڕوانامەکە دەگۆڕا ئەبوو بە دیبلۆم و بڕوانامەکە و پیشەی مامۆستایەتی بە ئێمە. تەمان لەوێ بەردەوام بووم هەتا ساڵی 92. لە 92 لەوێ بەردەوام بووم. لە 92 گەڕامەوە سلەیمانی. لە 92 گەڕامەوە سلەیمانی هەر بەردەوام بووم لە ناو پەیمانگای هیوایە. بەڵام ئێمە ڕاستە ئەو خولەماندی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کەسانی کەمەندامە، چۆنێتی دەرزوتنەوە بە کەسانی کەمەندامە. بەڵام خولێکی وەکو خولی ئاماژە خولێکی ئاماژەمان نەدی بوو. تاکو ئێستاش لە عێراقا نەک لە کوردستانە، لە عێراقا شوێنێک نییە، زانکۆیەک نییە کە تۆ زمانی ئاماژە و فێرکە بەداخەوە خۆی بەداخەوە
زۆر گرنگیشە کە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بەشی پەروەردەی تایبەت کرایەوە زۆر خۆشحاڵ بووین ئێمە وتمان فەراغێکی زۆر بۆشایەکی زۆر هەیە کە پڕ بێتەوە بۆ کەسانی کەم ئەندامان بەڵام بەداخەوە تا ئێستا هەر لەوێش کەس شارەزانێ فێری زمانی ئاماژەیانکە نەزەریان ئەی خوێنن بەس تۆ زمان بە نەزەری بخوێنە کەم هینی نەکەیت ممارەسی نەکەی فێر نابی وەکو زمانی ئاماژەژ وەکو هەموو زمانێکی کە بە هەمان شێوەیە هیچ جیاوازی نییە لەبەر ئەوە تا ئێستا ئەو فەراغە هەیە کەوا بتوانن کەسێک بێوێت تۆ هەموو مامۆستایە لە وڵاتانی دەرەوە کە منهج ئەخوێنێت کە ئەخوێنێت ئەبێ فێری زمانی ئاماژەش بێ چونکە لەوێت تێکەڵاوە مناڵێک تۆ ئەمساڵ مناڵێکی نابیستە بۆ هاو چۆن مامەڵەی لەگەڵەکەی لەبەرەوە پێویستە هەموو مامۆستایەک فێری و زمانە ببێ بەڵام بەداخەوە ئەوە لە لای ئێمە نییە ئیتر من لە 1970ەوە لەگەڵ نابیستانم هەتاکو ئەمساڵ لە تەمەنی منەوە تەمەنی تۆ خۆشبی زۆر سپاس ینی مامۆستا بەهار لەو کاتەوە بەپێی ئەزمموی خۆت فێری ئەم زمانی ئاماژەیە بوو و لە ئێستایەکە هەموو نابیستان بە مامۆستای خۆت خۆیانە ئەزانن هەر تەنها بەوەی کە بە تەجروبە لەگەڵ کەسانی دیکەیە کەسی نابیستە هەڵسوکەوتت کردووە تەنها بەوە طبعا من هەموو جارێک ئەڵێن تۆ زۆر یارمەتی دەری بۆ نابیستان ئەڵم نابیستانی یارمەتی دەربوون بۆ من طبعا کە هاتمە ناو پەیمانگای هیوای سلەیمانی ئەو کاتە کە هاتمە ناو پەیمانگای هیوای سلەیمانی تەنیایەک فەرمانبەر هەبوو نابیست بوو لەوێ یەکێک لەو فەرمان لەو خوێندکارە زیرەکانە کە دەرچوو بوو بە یەکەم و لەوێ دامەزرا بەوانێ ناوی ئاپێستا بوو ڕۆژانە لە کاتی فرسەکانە لە کاتی پشوەکانە لە باتی ئەوەی لەگەڵ مامۆستاکانە دانیشتم قسە بکەم مستەمر لەگەڵ ئەوە دانیشتم ڕۆژانە ناوی شتەکانم لێ پرسیین مەکرد من لە نابیستەکان خۆیانەوە فێر بووم ئێستاش کە وشەیەکم لێ گیرە بێ یەکسەر تەلەفۆنیان بۆکەم ئەمش اینجا هەندێ بەداخەوە ئاستی ڕۆشنبیری نابیستەکان کەمە بۆچی چونکە ئەم وەجبەی پێشوو تا 6 سەرەتایان خوێنەوە ڕاستە ئەم وەجبەی کە ئێستا تا پۆلینۆ ئەخوێنن خۆشبەختانە ئێستا 12 تەواوکەن و ئەوە ئیمساڵ هەم وەجبەمانە کە ئەچێتە پەیمانگا و زانکۆکانەوانێ بەڵام ئەمە ژمارەیەکی زۆر کەمە بە پەنجەکانی دەست ناژمە ئەوانی کە ئاستی ڕۆشنبیریان کەمە لەبەر ئەوە کە وشەیەکی تازە بێ ئەبێ من بۆیان شیکەمە و بۆیان باس بکەم تیان گەێنم اینجا خۆیان ئاماژەی بۆ دانێن لەبەرەوە خۆ من بە حکمی ئەوەی کە 35 ساڵم لەو بوارە ئیشەکەم ئەتوانم ئاماژەکەی بۆ دانێم بەڵام نە ئەڵم با لە خۆیانەوە بێ شتەکە لە خۆیانەوە باشترە چونکە پەیامێکی کەم ئەندامان هەیە ئەڵێ هەموو شتێ بۆ ئێمە بەبێ ئێمە نابێت لەبەر ئەوە ئەڵم ئەگەر خۆیان داینیان باشتەوە بیریشان ناچێتەوانە زمانی ئاماژە چیە زمانی ئاماژە تەمسیلکردنە تۆ هەچ زمانی کە بچۆ بۆ وڵاتێک زمانی نەمێت بچۆ بۆ سین زمان نازانی هیچ هەوڵ ئەی هەچۆنە بێ بەرامبەرەکە و تێگەێنی ئیتر بە تەمسیل بێ بە هەچیەک بێت لەبەر ئەوە زمانی ئاماژە تەمسیلکردنە زمانی ئاماژە وەسفکردنە ئێستا من ئەمە ئەەکەم ئەمە ئیتر تۆ هەچ زمانێک بیت کە وام کرد واتە ئەو خواردنەوە ئەزانی خواردنەوە ئەمەم کرد ئەزانم خواردنە لەبەر ئەوە وەسفی شتەکە زۆر ئاسانە زۆربەی زۆریشمان زمانی ئاماژە بەکارێنین ڕۆژانە تۆ یەکێکە لێ دوورە ئەتێبانێکی چاوی لێتە بەس دەنگەکە ناکاتێ ئیشارەتێکی بۆکەی ئاماژەیەکی بۆکەی یا ئەتەوێ بڕووی کۆمەڵێک و مەشغوڵن بە قسەکردنەوە ئاوایەکیان بۆکەی واتە خۆحافیز بۆ نیەکەکەی هەموو بەکارێنین بەڵام هەستی پێ ناکەین وایە بە هەنێ کاتەها لە مناڵ تووڕابی بە چاو شارەتێکی بۆکەی شتێکی ئاوایەکی بۆ ئەوە شەر ئەچێتانی زمانی ئاماژە بەڵێ ئاوایەکی بۆستە بۆ مەتامیوانەکانە ڕۆن ئەوە شەیەوە بزانم خات و بەهار
جیاوازی هەیە بڵێن لە نێوان زمانی ئاماژەکان لە وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە بۆ نمونە ئێمە کە کوردین بۆ نمونە زمانی ئاماژەمان جیاوازە وەک لە عەرەب وەک لە ئینگلیزەکان یاخۆت هەمووی یەک شتە. طبعا پێشتر وتم زمانی ئاماژە وەکو هەموو زمانی کە ڕێستا و ڕێزمانی خۆی هەیە. باشە فەرهەنگی تایبەت بەخۆی هەیە، فەرهەنگی تایبەت بەخۆی هەیە، ڕێستایی خۆی هەیە، ڕێزمانی خۆی هەیە، بە وەکو زمانەکانی کە هەمووی جیاوازی هەیە. بەڵێ تەنانەت ئێستا من و تۆ قسە ئەەکەین ئەکادمیانە قساکەین مانەوێ نەمانێ هەوڵێن زیاتر ئەکادمیانە قسەکەین، بەڵام ئەگەر لە دەرەوە من و تۆ هاوڕێ بین گوێناینێ هەندێک قساکەین گوێناینێ ئەڵێ بازاڕیانە بە هەمان شێوە ئەمیش هەر ئەو جیاتر بڵێ ئەو جیازێ تەنانەت چۆن ئێستا من و تۆ کە قساکەین دیارە سلەیمانین، بەڵام ئەگەر بەڕێزە هەولێری بووە تا یەکسەر دەرەکە و یا کەرکووکی بوودا یا بادینی بووە دەرەکە لەهجەکانیش بە هەمان شێوە جیاوازی هەیە. لە سەرانسەری جیهانە 300 جۆر زمانی ئاماژە هەیە، 300 جۆر زمانی ئاماژە هەیە، بەڵام ئێستا وڵاتە عەرەبەکان هەوڵیان ناوە زمانێکی ستاندەردانیان بۆ هەواڵەکان و بۆ ئەم شتانە بۆ کۆنگرەکان بۆ شوێنە ڕسمەکانە. هەروەها ئینگلیزیەکەش زمانێکی ئەمریکی ستاندەریان داناوە کەوا بتوانن لە هەواڵەکانە و لە ڕاگەیانەکانە بەکاری بێنن، بەڵام نابیستێکی کورد لەگەڵ نابیستێکی عەرەب لەگەڵ تورکێک لەگەڵ ئینگلیزیەک کە کاتێک کە قسە ئەەکەن پەیوەندی ئەەکەن هەرتی ئەگەن. بۆچی؟ چونکە پێشتر وتم زمانی ئاماژە زمانێکی وەسفیە، زمانێکی وەسفیە. ئەو شتانی کە بەچاو ئەبینرێت کە بەچاو ئەبینرێت ئەتوانن وەسفی بکەن و لە یەکتر تێبگەن، بەڵام هەندێک جیاوازیەکە لە چیایە؟ هەندێک شت هەیە کە بەرجەستە ناکرێت کە نابینرێت کە نابینێ ئەوە جیاوازیەکە دروستەکە. ئێستا بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئێستا پەیوەندیەکان خۆ دەزانی زۆر نزیک بۆتەوانە، جاران ئەو ئاستەیە نەبوو نابیستەکان، بەڵام ئێستا لە پڕ شێک ئاماژەیەک بەکارێنن سیرەکەم ئاماژەکە هەستەکەم تازەیە بەنسبەت منەوە ئەڵێم ئەوە چییە؟ ئەڵێەوە ئەوروپیە، ئەڵم ئەوە چیەوە لە عەرەبیە، ئەڵم تێکەڵای مەکەنوانە چۆن لە قسەکردنە ئێستا ئێمە لە قسەکردنە زمانی کوردی چەنەها وشەی بێگانە هاتۆتە ناو زمانەوانیەوە بە هەمان شێوە ئەوانیش بێگانە هاتۆشەی تازە هێنە ناو فەرهەنگەکەەوە. بزانم بەهارخان ئەو سەردەمەی کە باست کرد لە ساڵانی نەوەکانەوە هەتا ئێستا لە سەرەتای کارکردنە دۆکو مامۆستایە لەگەڵ ئەوانەوە خەڵک بەتایبەت ئەو کەسانی کە نابیست بوون چۆن ئەهاتن بۆ نمونە بەدەنگ ئەو ڕێکخراوانەوە ئەو بابەتانی کە لە ناو ڕێکخراوەکانە بۆ نمونە دەوراتێکە کرایەوە بۆ نابیست لەو کاتەوە هەتا ئێستا هیچ گۆڕانکاریەک ئەبینیت؟ ینی خەڵک زیاتر وعی بووە ینی شارەزا بووە خەڵک پێی خۆشەکە زیاتر بەتایبەت ئەوانی کە نابیستن بێن بەشداری بکەن؟ طبعا لە سەرەتا ئەو هیچ ڕێکخراو نەبوو، کۆمەڵی کەڕوڵاڵەکان هەبوو ئەو کاتە کۆمەڵی کەڕوڵاڵەکان لە ساڵی 92 دامەزرا ئەو نابیستانی کە بەتەمەند بوون ئەمانە لەویە زۆربەی زۆریان فێری ئیشوکارە بوون، تەنیا فێری ئیشوکارە بوون، لەوێ وەرشێکی دارتاشی هەبوو، زۆربەی زۆریان ئێستا لە ناو سلەیمانیە زۆربەی زۆریان وەستای دارتاشن وەستای باشیشن نابیستەکان وەکو خولوشت ئەوە نەبوو، چونکە وەکو وتم هیچ پێشنەوەکان زۆربەی زۆریان نەخوێنەوار بوون، زۆربەی زۆریان نەخوێنەوار بوون، ئەمانی کشتا شەشی سەرەتایان خوێنەوە منهەجێکی زۆر کەم بوو کە ئەیان خوێن، یعنی وەکو چۆن ئەڵێن دەفتەرێکی سیپەڕی بابەتەکان ئەو نەبوون، زۆر کەم بوون، شارەزاژ نەبوو بەداخەوە زۆر شارەزاژ نەبوو، بەڵام ئێستا گۆڕانکاریەکە زۆرە، ئێستا ئەو بابەتی کە مناڵی تۆی خوێنە نابیستیش بە هەمان شێوەیە خوێنێ، هەموو بابەتەکان عینەن شتە بابەتەکان هەمووی ئەخوێنێ، زانستە کوردی عەرەبیە ئینگلیزیە مێژووە جوغرافیە هەمووی بابەتە کۆمپیوتەرە مافی مرۆڤە هەمووی ئەم بابەتانە ئەخوێنێ لە قۆناغی باخچەوە هەتا پۆلی نۆ لە ناو پەیمانگای هیوا ئەخوێنن، هەموو مامۆستایەک لەوێ ئاماژە ئەزانێ بە ئاماژە هەموو مامۆستایەکی ژیاری دەرێکی لەگەڵایە نابیستێک، چونکە من و تۆ
ئێستا من و تۆ چەند قسە بکەین چەند شارەزابین لە عەرەبیە بەس کە قسەمان کرد یەکسەر عەرەبێک هەست ئەکا کە ئێمە کوردین کە عەرەب نین ئێمەش من و تۆ چەند بە ئاماژە چەند شارەزابین چەند بە ئاماژە قسە بکەین وەکو نابیستەکە خۆی نییە لەبەر ئەوە 16 فەرمانبەری نابیستەیە لە ناو پەیمانگای وایە وەکو یاریدەر لەگەڵ مامۆستا ئەچنە ناو پۆلەکان و بەتایبەتی بۆ پۆلە سەرەتاییەکان بۆ باخچە بۆ پۆلە سەرەتاییەکان نابیستەکە چونکە کە تۆ مناڵێک یەتە باخچەوە مناڵێکی ئاسایی کە ئەچێتە باخچەوە لە دەوروبەرەکەی و لە خێزانەکەی بەلایانی کەم و 500 ئەزانێت کە ئەچێتە باخچە فێر بووە بەڵام مناڵێکی نابیست تەنها چەند هێمایەک چەند ئاماژەیەک خێزانەکەی دروستی کردو بۆچی بۆ بە سەربردنی کاتەکە و بۆ بە سەربردنی ژیانی ڕۆژانەی چەند ئاماژێک خۆیان دروستیان کردووە ئەکادمی نییە هەروە خۆیان دروستیان کردو ئەوە نابێ بە کێشەیەک بۆ ئێوە لە کاتی ئەوەی کە یەتە ناو پەیمانگاوێتە ناو باخچە با ئەخرەوە ئێستا باسی ئەوەکەم تەمان کە یەتە ناو پەیمانگا ئەو پەڕی بەڵێ 12 ئاماژەی پێە لەبەر ئەوە گرنگە پەیوەندەکە نابیستێک لەگەڵیان بێ بەستێ باشترە لە سەرەتاوە ئیتر فێری هەموو شتەکان ئەکرێت لە شتەکانی چواردەورەوە اینجا بچینە سەر مەنهەج و ئەمانە مناڵی ئاسایی لە تەمەنی 4 ساڵیە لە باخچە وەرەگیرە بەزەڵ لە لای ئێمە لە تەمەنی 3 ساڵیە و لە باخچە لە پەیمانگای هیوا وەرەگیرێ و پولی یەکیشمان 2 قۆناغە ساڵی یەکەم ساڵی دووەم بۆچی لەبەر ئەوەی ئەو فەرهەنگی زمانەوانی مناڵی نابیست لاوازە لەبەر ئەوەی بناغەیەکی بەقوت و فەرهەنگێکی زمانەوانی تێر و تەسەلی پێ بێت اینجا قۆناغەکانی کە زۆر باشە بزانم ئەم بە چۆنیەتی ینی خوێندنیان چۆنە کەسانی نابیست تەنها بە شێوەی ئاماژەیە یاخود بۆ نمونە دەفتەر و قەڵەم ئەو شتانە بەکارێن لە کاتی بۆ نمونە وەڵامدانەوەی تاقیکردنەوەکانە ئەو حەز دەکەم ئەوە بزانم وتم ئەینەن منهەجی بابەتەکانی خوێندنگەکان ئەی خوێنن تەبعاً بنووسین بە خوێندنەوە بە ئاماژە خوێندنەوەی لێو بە تایبەتی ئەو نابیستێک کە ئاسی ڕۆشنبیری بەرزتر بێت تا ئاستی ڕۆشنبیری بەرزتر بێت ئەگەر ڕاهێنانی پێکرابێت لە پۆلە سەرەتاییەکانە خوێندنەوەی لێو زۆر گرنگە ئێستا ئەو ئاڤێستایی کە من باسم کرد کە وتم کە من لێوەی فێر بووم ئاڤێستا گوێیەکی لە ساسە هیچ نابیستێک گوێیەکیشی کەم لە پشتەوە تۆپ تەقێنە گوێ لێ نییە لە پشتەوە بەهارخان پێم خۆشە پرسیارێک بکەم بزانم باسی تاقیکردنەوە بکەین بۆ نمونە کاتی خوێندنی کەسانی نابیست پێم خۆش ئەوە بزانم تەنها لە ڕێگەی بۆ نمونە ئاماژە وەڵامی پرسیارەکان ئەدرێتەوە یاخۆ لە ڕێگەی بۆ نمونە بەکارهێنانی قەڵەم و نووسین و ئەمانەشە تەقان مناڵی نابیست چۆن فێرە بێت لە پێشەوە بە ئاماژە دوایی ئەوە بە نووسین بە پیشاندانی چونکە ئەو گوێی لێ نییە لەبەرەوە کە گوێی لێ نییە بێ پێویستە تۆ هەموو شتێکی بە وێنە پیشان بیت هەموو شتێک بڵێ ئاو 100 جار بڵێ ئاو جوزانی ئاو چییە هەتا تۆ پیشانی نەیت ئاوەکە ناتوانێت اینجا پیشانێ اینجا ئاماژەکەی بۆ ئەەکەی اینجا دوای ئەوە ئەینووسیت دوای ئەوە ئینووسی وردە فێریەکەی اینجا وردە خوێندنەوەی لێو زۆر گرنگە بە تایبەتی ئەو مناڵانەی کە لە سەرەتای تەمەنیانەوە ڕاهێنانیان پێ بکرێت ڕاهێنانی گفتە زۆر گرنگە بۆ مناڵی نابیست چونکە ئێستا لەوانە نییە هەموو مناڵێک لە ساسە و گوێی لە دەستدا بێت ئەگەر دایک و باوەک تۆزی وتوریابن تۆزی ئاستی ڕۆشنبیریان بەرز بێ بڕوا بکە دایکی زیرەک لە هەفتە یەکەم ئازانێ مناڵەکەی نابیستەیانە لە هەفتە یەکەم بەس ئێمە مناڵمان بۆێنن تەمەنی 10 ساڵە ئەڵێ تازە زانیمە نابیستە تازە زانیمە نابیستە 10 ساڵ تەمەنێکە ینی تەمەنێکە هەمووی بە اینجا تۆ وەرە 10 ساڵ زمانەوانی دوا بکەوێ ئەمە کاریسە لەبەر ئەوە ئەگەر ئەو ڕاهێنانی بۆ بکرێ خوێندنەوەی لێو ئێستا ئێمە فەرمانبەرێکمانەیە ئەمەی کە باسم کرد کەوتم من لەوە فێر بووم نابیستەکەی لە ساسە لە پشتیەوە تۆپ تەقێنە گوێ لێ نییە بەڵام ڕووبەڕوو بە خوێندنەوەی لێو هەموو شتێک تێدا هەمووی
بە خوێندنەوەی لێوەکە تێگات لەبەر ئەوە زۆر گرنگە کە کاتێک کە تۆ قسە لەگەڵ نابیستێکەکەی قەت دەمت نابێ بشاریتەوە نابێت دەستێت سەر دەمە بشاریتەوە ئەبێ بۆچی چونکە زمانی ئاماژە پێک هاتووە لە چی مەلامەحی دەموچەوە جوڵەی دەست خوێندنەوەی لێو لەگەڵ زمانی جەستە ئەبێ هەر چواری بەیەکەوە یەکمانا بگەێنێ نابێ من ئیشارەتەکە ئەەکەم خوێندنەوەی لێوەکەم مەلامەحی دەموچاوەکەم جیاواز بێت شتێکم بۆ بکەی ئاوکو ئەوەی کە باست کرد ئەگەر ئاسایی شتێکە بۆ بکەم بۆ وەکو ئەوە ئێستا بۆ نمونە چی پێ بڵم وەلو ئەو نمونەیە زۆرەی وانێ ئێستا من تۆ باسی شتێکەکەی من واکەم ئەمە ئیشارەتەکەم لەگەڵ لێوەکەم نەوت بۆی تۆ دێنەگەی بەس خۆی بێ خوێنەوەی لێوەکەشی لەگەڵا بێ ئەمە وت نەکەم ئیشارەتەکەم یەکێکە بەڵام مەلامەحی دەموچاوەکەم نەجیاوازە ئێستا من بەڕاستەکەی پێ بڵم تووڕم بەڵام دەموچاوت پێەکەنی ئەو کاتە دەموچاوم پێگەنی لەبەرەوە پەیامەکە ناگەیەنێ لەبەر ئەو پێ هەمووی بەیەکەوە بێت اینجا ئەوانی کە ئاسی ڕۆشنبیریان بەرزە خوێندنەوەی لێوەکە زۆر بە ئاسانی تێگەن باسی ئەوەت کرد باسی بەڵام نووسینیش هەر وەکو مناڵانی ئاسایی ڕۆژانە تاقیکردنەوەیان هەیە مانگانە هەیەە و ئەمان بەشدارە بن لە تاقیکردنەوەی وزاریە بەڵێ لە پۆلی نۆیە لە پۆلی دوانزەیە بەشداری تاقیکردنەوە بن زۆر باش بزان باسی ئەوەت کرد ئەستی ڕۆشنبیری دایک و باوکان تا چەند گرنگە دایک و باوک بۆ نمونە ساڵانە مانگانە چەند دەورات تێگەکرێتەوە بۆ نمونە چەند مامۆستایەک حەزەکەن تەلەبەی تایبەتیان هەبێت بۆ نمونە فێری زمانی ئاماژە بن تا چەند گرنگە دایک و باوکەکە هەوڵ با فێری زمانی ئاماژە بێ ینی بۆ یارمەتیدانی مناڵەکەی ئەو قوتابیانی کە لە لای تۆنلانی تۆ لە باخچەوە لە تەلەبەت هەیە تا بۆ نمونە 9 تا 12 ئەمانە تا چەند دایک و باوکیان گرنگی ینی بەوە ئەیا خۆیان فێری زمانی ئاماژەکە بکەن چونکە ئەنێک کێشەی ئەو کەسانی کە نابیستن هەمیشە باز لەواکەن کە کەسانی دەوروبەر لێیان تێناگەن ینی ئەمە هۆکارێک بۆ ئەوە نیە کە سەرەتا کەسانی ناو خێزانەکەی کەسە نزیکەکانی لێ تێناگەن اینجا چۆن کەسەکانی دیکە لێ تێگەن طبعا ئەو گەورەترین کێشەی ساڵانی پێش و پێش ئەم قەیرانی دارەیە لە تا 2012 هەموو هاوینێک خولەکرایە بۆ دایک و باوکەکان بۆ خێزانەکان خۆشبەختانە ئەوانش بەدڵێکی فراوانە و ئاهاتن هەوڵیانەیە فێر ببن اینجا ئێمە هەر خوێندکارێک کە ئەچێتە ناو پەیمانگەی هیوای نابیستان هەر خوێندکارێک فەرهەنگێک وەرەگرێ بۆ ئەوەی لەگەڵ ماڵەوە فەرهەنگەکان وەکو یەک بێت یەکی بخەن وەریەگرن بەڵام بەداخەوە ئەم ساڵانەی دوایی کە داوا دەکرد لە خەزانەکان بێنە بۆ خولێکی زمانی ئاماژە ئەو ئامادە باشییانتیانە بوو ئەو ئیتر بە ژیان قورس بووە ئیشی هەیە ناتوانێت مناڵی تری هەیە بەجێ بێڵێ ئەوەی تیانە یعنی بڕوا بکەنیە زۆر قورسە کە تۆ خێزانەکە و لێت تێنەگە زۆر ڕاستە ئێستا من خوێندکارێکمان هەبوو خوێندکارەکە خێزانەکەی لەو خێزانانن کە زۆر گرنگیان ناوە بە مناڵەکە بەڵام ڕۆژێکیان پرسیارم کرد لە خوشکێکی ئاستی ڕۆشنبیری بەرسە ئەمانە وتم مامەڵەتان چۆنە لەگەڵی لە ماڵەوە چۆن مامەڵەی لەگەڵەکەن وتی هیچ ئەو شتێک کە پەیوەندی بەوە بێ پێڵێن ئەو شتێک کە پەیوەندی پێوە نەبێ پێی ناڵێن یعنی وەرە تۆ لە ناو خێزانەکە دا ببڕێ بەس ئەوەی کە پەیوەندی بە تۆ هەبێت ئەمە زۆر کە ئەو لەو خێزانەیە بۆ هەموو شتە پەیوەندی بەوە هەیە کە لە خێزانەکە بۆ هەموو شتە پەیوەندی بەویشەوەی چۆن پەیوەندی بە تۆ هەیە بەویشەوە هەیەی لەبەر ئەوە ئەمە ئەزانی چییە تەنیا مادیەکانە گرنگیدانەکە مادیەکانە ژیان بەس مادیات نییە بەتەکیید وایە تۆ کچیت یا تۆ کوڕی هەندێشت هەیە پێویستە بە دایکتی بڵێ یا دایکت پێویستە هەندێک ئامۆژگاری بکە کە نەزانێ زمانەکە ناتوانێت ئامۆژگاری شت بکات ناتوانێت لەبەرەوە بێ پەنا ئەبا بۆ دەرەوە پەنا ئەبا بۆ پەنابن بۆ من بڕوا بکە جاری وای شەو 11 شەوە 10 شەوە
پەیوەندی ئەەکەن کە کێشەیەکیان هەبێکەینە منش بەتەنیا دەرەقەت نایم دەرەقەت نایم بە سەراحەتەن بەتەکی دوایە تۆش ینی 12 شەوە 2 شەو بۆ نمونە کاتی ئیسراحەتی تۆیە بۆ نمونە تۆ ژیانێکی تایبەت بە خۆت هەیە کاتی ئیسراحەتە ئەمانە ژیانی هەمووی ئەبێت بیلەوەش بکرێتەوە لە کۆتاییە باوک تەلەفۆنی بۆ کردم 11 شەو بۆ توێتی مامۆستا زۆر گرنگە یین نیو سعات بڕواکە 11 شەو بۆ هاتوون هەتایکو یەک کێشەکەم دایەک عنی بزانە بێجگەلەوە وەلەوە بە هەر هەمووشان ماگادار کردووە لە دوای دەی شەو کەس تەلەفۆنم بۆ نەکە پێم وتە لە دوای دەی شەو کەس چونکە ئەوان کە من پەیوەندی لەگەڵوانەکەم ڤیدیۆ کۆڵە من لە بەیانەوە ئاوە خۆم گۆڕیوە ئاوە ئیتر لە دوای دە پێویستم بەوەیە منیش مستەمر جدیاتی ئەبێ پێویستم بەوەیە بەتەکیت مامۆستایەک لە ماڵمان بوو میوانمان بوو هین بوو خۆم داکەن بوو دژداشم لە بەرا ئیسراحەتم کرده بوو سێرەکەم تەلەفۆنێکم بەوە ڤیدیۆ کۆڵ هات جا منە دووبارە بوو سێبارە مەجبور ڕام کرد ئەوتی و چیەکەی وتم با بچم خۆم گۆڕم بۆی بۆی جوابی بەمەوانێ منیش پێویستم بە ئیسراحەت هەیە منیشینە زۆر جار پێیان ئەڵم جوابتان نایەمەوە لە دوای دەیشەوە بەڵام هەندێک جار ئەڵم نە لەوانەیە پێویستی پێم بێ جا بالفعل جاریوا بە سەعات لە دوای دەیشەوە بۆ لە پۆلیسەوە تەلەفۆنم بۆ کراوە ئەگەر من نەتوانم جواب بێمەوە لەوانەیە تووشی هینێک بێت بۆیە ئەو ناوەشیانە ناوی بارخان دایکی نابیستان ینی بەگاڵتە ئەو ناوایان لە تۆ نەناوە دایکی نابیستان وشەی دایک وشەیەکی زۆر گەورەیە ینی تۆش ئەو هەموو کێشە و مەشاکی لەو ئەو ینی هەموو کاتی خۆتە تەرخان کردووە بۆ ئەوان لە گەورەی خۆتە لە کۆتاییشە بۆیە ئەو ناوەشیان لە تۆ ناوە خوشکەزاکانم زۆر جار گلەیم لێکەن ئەڵێ ئەوەنەی کاتت دانا بۆمان ڕوبعێکی دانە بۆ ئێمە ئەمە جارۆ گلەیم لێکەن تەناندە ڕەفیقەکانیشم ئەمما 2 ساڵە زۆر لە وتەی ڕێکخراوەکانشم داناوە زۆر سەرقاڵیانم چونکە تۆ پەیامێکت پێ ئەبێ ملتەزم بی بۆ پەیامەی شەوانێ یەکێ لە هاوڕەکانم وتی حسابی ئێمەش بکە بنابیستین باشە بەسەرچاو تازێ کاتمان بۆ دانوتم بەسەرچاو ئیشاڵڵا دەستە خۆش دوا پرسیارم بەهارخان پێم خۆشە باسی ئەوەت کرد کە زۆر کات بۆ نمونە لە کاتێکی ناوەختا بۆ نمونە لە دادگا لە پۆلیس تەلەفۆن بۆ تۆ ئەکرێت بۆ چارەسەرکردنی کێشەی نابیستان ئایا هیچ کات بۆ نمونە پرۆژێکتان هەیە شتێکتان هەیە لەلایەن داون دەستگاکانەوە خەڵک بنێرن بۆی وەکو وەرگێڕێکی زمانی ئاماژە فێری زمانی ئاماژە بن بۆی کەمێک ئەو لۆدەژ لەسەر ئێوە نەمێنێت شتێکی وا هەبووە؟ بەڵێ خۆشبەختانە پار ڕێکخراوی CDO لەگەڵ بە پاڵپشتی قونسڵی ئەڵمانی خولێک کرایەوە بۆ 19 فەرمانبەر لە سەرجەم فەرمانگاکانی ناو شاری سلەیمانیە خۆشبەختانە ئەو خولەکە نزیکەی 4 مانی خایان خولێکی تێر و دەسەل بوو ئێستا وەکو لە ناو شاری سلەیمانیە 19 ئێمە وەرگێڕمان هەیە ئەم وەرگێڕانش هەمویان ژمارەکانیان لە زۆربەی زۆری فەرمانگاکانە هەڵواسراوە لە زۆربەی زۆری فەرمانگاکانە کە پێویستیان پێبێ ژماری تەلەفۆنەکانیان کە پەیوەندیان پێوە بکرێ بەڵام وەکو لە ناو دادگایە ساڵانە کاتێکی دیاریکراو هەیە بۆ وەرگێڕ کە پێناسی تایبەتی خۆیان دەربێنن بەڵام ئەم ساڵ ئەو شەوەی کە بۆ بەیانی تاقیکردنەوەیان نەبوو پەیوەندێکم بۆ هات لە دادگاوە کە وتیان بەیانی هینە بەشکم پرسیار دابنی بۆ ئەو وەرگێڕانە هینە وتم کێ نییە چۆنە چی نییە ئەمانە بەیانی بۆ پەلەپەل من ئەچم بۆ هەولێر وتم زۆر داوای لێ برنەکەمەوە ئەیدمەیە چم بە هەولێر مامۆسایی کە مامۆسا گوڵزار ئەومان ڕاستپارد ئەوان چوون وەڵای ئێمە ویستمانە خۆمان پرسیارە دانێن و ئەوان وەریگێڕن ئەیکی لێیان تێگە کی هینیانەکە یعنی بەداخەوە زۆر شت ئەکرێ سەربەخۆ ئەکرێ پەیوەندی ناکرێت بە یا پەیمانگای هیواوە یاخود بە کەسانی پسپۆرەوە بین ناکرێت هەرێکیان دەرچان بوو دوانەکەیان دەرنەچانە بوو لەسەر چ پێوەرێک نەمزانین تێنەگەشتین زۆر ڕاستە
دەستەکانە خۆش بێ هیوادارم بەهارخان سەرکەوتوو بێ تەمەند درێژ بێ زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لە نزیکەوە بەڕێستانم بینیەوە هیوادارم ئەم قسانەی کە کردت یعنی هەمووی بگاتە شوێنی خۆی وە ئێمە وەکو کەسانی ئاسایی فێری ئەوە بین کە چۆن ڕێز لەو کەسانە بگرین و چۆن شتە سەرەتاییەکان فێر ببین یعنی ببێ وەکو مەنهەجێکی لێبەوە کەناڵەکانی ڕاگەیاندن ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین کە چۆن بتوانین یارمەتی ئەو کەسانە بین. دووبارە سوپاس دەکەم پێم خۆشە گەر لە کۆتاییە خواحافیزیەکە یاخود بە زمانی ئاماژە بکەی ئەگەر ئاسایی بێ بۆ تۆ. زۆر ئاسایە. زۆر سپاس بۆ خات و بەهار مەحموود کە بەڕێزیان سەرۆکی رەخراوی ئاماژە بوون لێرە لای ئێمە میوان بوون تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.